خۆ هێشتا کوڕی تۆ نییە. هەڵم کرد دەمانچەکەم هەڵگرت هەڵم کرد دەسە سەرکی دانێ ئاگاداری پێچەکە بە تەواو دەسە سەرم دانات دامنا پەنجەی پێوە نییە ئاگادار بە لەژێر کۆنتترۆل دای گەر خۆت نەکوژیت وە بزانم تەقەت لە خۆت نەکردووە دووبارە دێمەوە دووبارە کوڕەکە لێ دەفرێنمەوە. جان هێندێک کەس هەیە لە دنیا کەس ناتوانێت بیاکوژێ مەگەر بۆ خۆیان ڕامیزاوە بوو تۆش ئاوایی دەی بیتەقێنە. ئەلۆ گوێم لێتە تەواو خۆی کوشت دەیتانانم بۆ ساسکەی